همودم باش هیجان برنامه جنو هلبجارتن دی سال هم بری هوایه دوی برنامه دا هم جنه که نامزد جبواتین سرکرانه اما پلان و نقشه ریاوه جبوا آشکرا بکد اگر هاتو باری واستاند او در باسی پارلمانتویه بود اوه چه بکیلوه داره جبو جنان لکردستانه او پارێزەرە داکوکیە لەسەر مافێ جنان دکە لە هەمبەری جنان وەکی مەرتاڵێکی دسەکنە ji bo zulm zorî li jinan neykirin. Di vê bernamê de dûr ji îdeolojiyên hizbî û partiyatî em planên jinekê bûtînin ser ekranê. Hûn jî me bişopînin wekû jin, wekû dengder. ناسکە عەجیل پاڵانی لە ساڵی 1970 لە شاری هەولێر لەدایک بووە. دەرچووی کۆلیژی یاسایە. ئەندامی مەڵبەندی ڕێخستنی سێ یەکێتی نیشتیمانی کوردستانە. پارێزەرە و چالاکی بواری ژینگە و ژنانە. سەرۆکی ڕێکخراوی پەرەپێدانی ژینگەیە. ئەم لە دەریێ ماڵێکێ دەدەن لە هەندورێ وێ ژنەک هەیە ئیشێ مە پێنینە مە ئەلەقەدار ناکە ئایدۆلۆژی و استراتیجیەتە و پلانên partiyawê çine em wekî jinek bûye radiaxivin eger biçe perleman di nav siyasetê de wê ji bo jinan çi bike di kar û xebatê de armancayê wê çi be em ê bi hevra li hundirê vê malê û di nav kar û xebata wê bersiva van pirsan bizanin em diçine hundir. Silav em katet baş başî zor spas. ئەو ژنانها ئەم لە هەندورێ ماڵاوێنە هەم پارێزەرە هەم چالاکڤانە ژینگە هەیە ئەم دناو باخچەیەکیدانە دنافوی باخچەیدا ژنێک هەیە ئەو تمی داکوکیە لەسەر مافێ ژنان دکە پارێزەرە ژنانە ئەو دسەکنە لە هەمبەری ئەوێ تند و تیژیە دەرەقی ژناندا تێکردن ئەوێ تاشتایەکی خۆش دیگە زارۆکێن خۆ ئامادە کردیە بوومە بەرنامەیە ژن و هەلبژارتن ژی لە با ماڵ باتاوەیە دەم باش ناسکە عەجیل پاڵانی نامزەتە لە سەر لیستە یەکێتیە نیشتیمانیە کوردستانê li Hewlêrê. Yekem car dixwazim te nas bikim paşê jî çima te xwe kandîd kiriye. Min Naska Ezîl Palanî kandîdî jmare hefta li ser listî 105 Yekîtî Niştimanî Kurdistan parêzerim çalakwanî Komelgê Medînîm berpirsî rêxrawî jîngem. Karî parêzeriyetî dekem keysekanim ziyattir peywesta li hemû keysekî dekem nek birêm bi taybet li keysiyê jinan belam ziyattir peywesta bi tundûtîjî xêzanî. Wan bi baş zanî baş ew bo hemû ke siyasetim kiriyo îşekeşim asanxwazeke bo ew boku parêzerek bitwanim ew ştanê ke ew keysanê ew meşakilanê ke ihtimal netwanim la کاتی پارێزەراتیم ینی بەدەستی بێنم و هاوکاری خەڵک بم هاوکاری خەڵک بم لە خزمەتی خەڵکدا بم بتوانم لە پەرلەمان ئەو شتە بکەم بە پێشکەشکردنی پرۆژە و پرۆژە یاسای باش و کە لە پێناوی خزمەتی خەڵکدا بێتن بە تایبەتی لە پێناوی ژنان و گەنجاندا. ئەس دخوازم لەژەکە چێتەژ بپرسم سەنار خان ئێستا دایکت کاندیدە تو چه جوداهیەک لە هەموو شتێکی دایکت دەبینی لەگەڵ دایکانی تر دڵێکی زۆر باش و گەورەی هەیە ینی لەگەڵ ئێمە لەگەڵ ئەو کێشانی کە لە ڕێی کارەکەیەوە دێتە پێشی زۆر بە میهرەبانیەوە لەگەڵ هەموو خەڵکێک دەجوڵێتەوە کێشەکانی هەموو ئەو کەیسانێکی دێتە پێشی وەکو کێشەکانی خۆی بیر لێ دەکاتەوە چەندجار ینی چەند شەو درەنگ نووسە لەبەر ئەوەی بیر لەوەی دەکاتەوە کە ئەو کێشەیەبیانی لە مەحکەمە چۆن چارەسەری بکات یان چۆن حەلی بکات ینی حەلەکەی چییە و لەگەڵ ئێمە زۆر باشە هەموو هەڵەیەک لێمە قبوڵ دەکات وەکو هاوڕەیەکە لەگەڵمان دەجوڵێتەوە زۆر باشە دایکم لە هەموو کارێکدا. باشە تو بڕوا دەکەی دایکت بچێتە پەرلەمان؟ بەڵێ لەبەر ئەوەی من دەزانم دایکم مستحقی ئەو کارەیە دەزانێت ئەو کێشانی ناو کۆمەلگا چییە چ کێشەیەکی گەورە هەیە ناو کۆمەلگا دەیەوێت لە ڕێی پەرلەمانەوە کە چارەسەریان بۆ بدۆزێتەوە چکە خۆتان زان پەرلەمان جێی داڕشتنی یاساکانە بۆیە دەیەوێت لەوێ ئەو یاسایانەی کە بۆ کۆمەلگا ناگونجێت یا ئەو کێشانی کۆمەلگا ناگونجێت چارەسەریان بکات و زیاتر باشتریان بکات بۆ خەڵک. صحبەت محەبەتە ژنان لەسەر سفرێ بداوی نایە لێ کارێکی درێژ لە پێشیامەیە ئەم دخوازم ناسکەخانێ ناز بکەن دناف کارێوێدا ئەم بە هەڤرا دەرباسی جێ کارێوێ دەبن ژبر.
ام آنها لريفبريا برهنگاربونا تندوتیجی هم بر جنانن لکلکا من برئیس نقیب ماف پرور هیا برئیس ریباس دوی ريفبريا دا کاری هوا چیه؟ هون چاوا دستکی ددنوان جنین کو تندوتیجی لهم بریوان تتکرن. بنسبت بەڕێوەبەرایەتی کەمان بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانی پارێزگای هەولێر لە ڕێگای نووسینگەکان کار لەسەر کەیسی خێزانی تا دەرەجە 4 هەروها بە دوواداچوونش لەسەر کەیسی دەروی ئافرەتانی خێزان دەکات کە لە بنکەکانی پۆلیس تۆمار دەکرێتن. دیاسایên هەرێما کوردستانێدا چ تشتێک تندوتیژیە؟ بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2011 دەرچوو هەر بەرپرسدانەوەیەک کە زیان بە بەرامبەرەکەی بگەێنێ لە ڕووی جەستەی و سێکسی و دەرونی بە توندوتیژی هەژمار دەکرێت. ناسکەخان لەوێ دەرەیە ئەوێ خۆ کاندید کردە ji بۆ پەرلەمەنتی وا کوردستانە ئەگەر هاتوو باوەریە خەلکێستان ئەو دوچە پەرلەمان. چ کێم و کاسی چ کەم و کوڕی دیاسایên حکوومەتێدا هەنە هەون دفکرن ڕاستە ڕێ بکەن وانسا ڕاست بکەیان بەرفرە بکەن ناسکەخان. من لە یاسای توندوتیژی خێزانی هەرچەندە احتیمالە کاری شلۆکرایە بە پرۆژە تەقدیم پەرلەمانکرایە بەڵام هەتا ئێستا جێبەجێ نەکرایە. یەک لەوانە لێژنەی ئاشتەواییە کە لێژ ئاشتەوایی لێژنێکی زۆر باشە ینی پێویستیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە کاتی کەسێک ژنیان پیا و سکاڵەیە تۆمار دەکات سکاڵا تۆمار دەکاتن پێویستە ڕۆژی پسکاڵا تۆمارکردنەکەی یەکسەر حاکم بڕیار بدا بێت لێژنەی ئاشتەواییتن بزانی ئەو کێشەی نێوانیان چارەسەر دەکرێت یان ناکرێت ئەدە دوایەت ڕێرەوەکانی لێکۆڵنەوە بڕواتن بەڵام ئێستا ئەمە دەیبینین پاش ئەوەی سکاڵ پێشکەش دەکرێت و تۆمەتبار دەکرێت و چەندین ڕێشوێنی یاسایی دەگرێتە بەر لە دواییدا ئەوجە لێژنەی ئاشتەوایی ئەوەی خۆی دەبین دەوری خۆی دەبینی. خانم ناسکە آنها لەوێ دەری قەوسێکی بدا من ئەز دخوازم ji نەقیب ڕێباز بپرسم. خانمی بەحسی ئاشتەواییە کۆمەڵایەتی کرد. دەبێژی پاشی کو پرسگرێک چێ ببیت دە هەموو ڕێوشوێنن یاسایدا دەرباز دەبن ئانجاق دەرباسی ئاشتەوایە کۆمەڵاتیت بە کولوێ دەرێژی ئەو هوو بەهەوە هەیە چما وسە دەرەنگ من بەپێی ئەو زانیاری هەمە ئێمە چەندین جار لەگە پەرلەمانی کوردستان بە تایبەتی لێژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان دانیشتین بۆ قسەکردن لەسەر یاساکە یاساچ پوختە بەڵام چەند بڕگەیەکی پێویستی بە هەموارکردنەوەیە بۆ نمونە لێژنەی ئاشتەوایی لەو یاسایی ئێستا دوای ئەوەی کە تحقیق دەکرێت تەحویلی دادوەر تەحویلی لیژنەی دەکات بەڵام وا پێویستتر ئەگە بکرێتن لە پەرلەمانی کوردستان لە داهاتوو کاری ئەو لێژنەیە پێش دەستپێکردنی کاری تحقیق بێتن بۆ ئاشتەوایی بکرێتن ئەگەر ئاشتەوایی نەکرا نەگەیشتنە دەرئەنجامەکە ئەو کاتە بندرێت لۆ لایەنە یاساییەکەی وەکو دادگا دماوەی وان ششمەهێن دەرباز بوویدا چ داتایەک بوو هەوا هاتیە لە هەمبەر توندوتیژیە دژی ژنان زێدە بووە لە گۆڕی ساڵا پارکێم بووە چنە زێدەکریە داتا دکاری بدەم حاڵەتەکان بۆ شێوێ زیاد نەکردوتانە چەند حاڵەتێک نەبی بۆ نمونە سکاڵە تۆمادەکردن زیادی کردەوە شتێکی نۆرماڵە هەوڵاتیان کە وشاری یاساییان دەبێت دەزانن لە شوێنێکیان لە هەر حاڵەتێک غەدریان لێ دەکرێت توندوتیژیان بەرامبەر دەکرێتن سەردانیەکە لە نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەکەن سکاڵە تۆمار دەکەن ئەوە شتێکی نۆرماڵەکە ینی ئەوەیەکی گشتی ئەس بێژم ئەو هوشیاری لە با خەلکێمە هەیەتونە سەبارەت بە چەند ساڵی پێشووتر بەڵێ باشترە ئەوەش بە هەوڵ و ماندووبوونی بەڕێوەبەرایەتەکەی ئێمە کە لەگەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی تایبەت بە بواری ئافرەتان کە چەندین وەرکشۆپ و سیمیناراتمان ئەنجام دێ ئێمە جگارێکاری تحقیقکاری وەرکشۆپ و سیمیناراتی لە شوێنە گشتەکان لە ناوەندەکانی خوێندن لە قەزا و نە حێوبووندەکانش ئەنجام دەدەین لە هێژان لەوێ دەرێ ئەزگەشتم وێ دەرئەنجامێ کو هوشیاری هەیە هوشیاریە جڤاکی هەیە ژن دزانن ماف و ئەرکێ وادی یاسایەدا چییە لێنە بە ئاوایەکی بەرفرە ئانکو کێماسی و کەم و کوڕی هەیە لەوێ دەرێژی ئەم بەردەوام دەکەن مەجیب مەراب هێژان ئەم ئانها هاتنە ئۆفیسا پارێزەر ناسکێ ئەس دخوازم لەوێ دەرێ بزانم ئەو کەیسێن ژنان یەن توندوتیژیە هەمبەری ژنان کو تێنە باوێ کیژان ئەژ وێ دپرسم کیژانن زێدەتر ئەو توندوتیژیا لە هەمبەری ژنان تێتەکردن ئێستا زۆربەی کەیسەکان کەیسی خیانەی زەوجیە ما کەیسێکی زێندی دیت بەڵێ کو ژنێک لەوێ دەرێ دەم و چاوێ وێ ماندی پەریشان وەکو ئەس دخوینم دبەک و بدرێژە هەیە دەمەکی درێژ ئەو دناو وە مشکلە و معاناتی خۆداویتن وەکێ پارێزەرێک ڕێ ددەی ئەس گەل وی کەیسێتە باوەم چیرروکایە بزانم زۆر ئاسایەکە بە خۆی موافقە من لاریم نییە بەڵێ باشە
خاتون دەمانەوێت بزانین تو بوو لێرەی مشکلەی تو چییە؟ وەکو ئافرەتی هاتووم داوای حەقی خۆم کرد هاتمە لای ئەم پارێزەرە بەڕێزە داوای حەقیی خۆم بکەم کە خیانەتم لێکرا لەلایەن پیاوەکەمەوە خیانەت بەڵە خیانە زەوجین بەرامبەر کرا لێدان تەهدید یعنی ژیانم زۆر ناخۆش بوو هاتم لای ئەم پارێزەر بەڕێزە کو زانیت کە هاوسەرەکەت خیانەتی لێ کردووی لە ڕێگای مۆبایلەوە چۆن؟ کوڕەکەم بۆی سەلماندم کە پیاوەکەم خیانەتم لێ کاتم لەگەڵ ئافرەتە چیت دیت لە ناو مۆبایلەکە؟ زیاتر ئەوەل جار نامەکانی پیشانمدا کوڕەکەم باسی هەموو کێشەکەی خۆی لۆم کرد سکاڵامان نووسی پێشکەشی دادگامان کرد لە ڕێی گەکانی بە بەڵگەوە هەڵبەت بەڵێ بە سیدیەوە هاوپێچمان کرد سیدیەکە نێردرا بۆ ئەدلەی جنایی سەوتەکە هاتەوە هەموو بە نووسراو دێتەوە لە ئەدلەی جنایی هاتەوە حاکم بڕیارە چکەشیدا لە بڕیارەکەی کە بچێ مقارنە لە بینی دەنجی تۆمەتبار و سیدیەکەی بکرێن بەداخەوە ئەمە بە چەندین کەیسمان لەسەر ئەو مۆزوعی یعنی ڕاوەستایە حاکم بڕیاردەدا لە ئەدلەی جنایی مقارنە بە دەنجی تۆمەتبار و سیدی بکرێتن لە ئەدلەی جلایی ئەو جیهازە نییە بڵێ ئەو جیهازە نییە کە مقارنەی دەنجی تۆمەتبار بە سیدەکە بکە یعنی ئەوە لەو لێرانە هەن ستۆپ دەی بکەیت چمان کرد حاک ئەوانە هاتن عقەزەواتەیان هینا لە مەخمور دروستیان کردبوو خۆ دەزانین لە مەخمور لە ناوچەکانی سکەکە سەر بە عێراقا دوو ژن ڕێگە پێدراوە ئەوە هەر ژن هیناوی عقەزەوات پێش کرد بە دادگا کرد حاکم ئەو کاتی یعنی لە ڕووی یاسایەوە دەبی وەرگری چکەلۆ ئەوە مستەمسەکە کەچی ڕسمیە لە شوێنەی ڕسمی دەرچووە یعنی ناتوانانی بێت تەزویر لەبی تاعنی لێدەی بە تەزویر یعنی ئێستا ئەوەن دووژن قبول دەکرێت لێرە قبول ناکرێت یعنی کاتە دەبی ئەتو ئەوش بە مستەمسەک حساب نەکەی کە تۆ بچیە پەرلەمان فکر دەکەی چی بگۆڕی لەو یاسا و ڕێنمایانە زۆر هەوڵ دەدەم یاسای تونوتیژی خێزانی هەموار بکرێتەوە زۆر هەوڵ دەدەم لەگەر هەموو ئەو کەسانی هەڤڵین لەگەر خۆم چکەلۆ خزمەتێکی زۆری ژن دەکە یعنی زۆر خزمەتی زۆری ژن دەکە یعنی ئەو عقەزەواتە ئەو مستەمسەکە قبول نەکرایە ئەو هەموو لەسا سبەی یعنی ئەگەر ئەو شتانە قبول بکرابایە ئێستا ژنە مافی خۆی وەردەگرت کە مافی خۆی وەرگرت ئەو پیاوە دەگیرا ولی هێجان پشتیوی کەیسێ زێندی بوومە دەرکەتە هەوڵێ هەتا تو دناودا دچی برین قۆڵتر دەبن کێشەین ژنان ژوێ زێدەترن یاکام لەسەر ئەکرانە و لەسەر جادەیان دەبیسن یاسا و ڕێنماین و هاتنە داڕشتن لە هەرێمێ وەکێ پێویست خزمەتا ژنان ناکەن بە تایبەتی ئەو کەیسێن هوسا و زلام خیانەتێ لە ژنێ دکە لە پاشوێ ژنەکێتینە دکارە دەرڤەی دادگەهێ ژنە خۆ تەلاق بدە ئەگەر بەهێز بە دکارە هەموو سکاڵایەن وێژی زەڕبی سفر بکە بەردەوام بکە هێجان ئەم ئانها دناف پارکێکێدانە ji parkên hewlêrê li vê derê ez dixwazim ji wan jinên ku li vê derê roniştine bi heval dostên xwe bi malbatên xwe sohbet muhebetê bikin ez jî bikevim nav sohbet muhebeta wan ez ji wan bipirsim di nav perlemanda eger jinek hebe ew ji wê jinê dixwazin ji wan jinan dixwazin çi bikin ji bo jiyanekê hêsantir rênmayên hêsantir yasayên baştir ji bo ku di qazanca jinan da bibin بله دريامدا هنجن هنا دخوازن جوان بپرسن ایوارا باش بیتن بخير بين ایوارا باش بخير بين گلک سپاس خاتون ام جنا خوی کاندید کردوا بو پارلمانی کوردستان یکم جار دمویلیت هم بپرسم ایوا دنگ ددن لهال بجاردن بله دەست خۆشی لەو ئافرەتە بەڕێزە دەکەم هیوادارم نمونەیان زۆر بی شتێکی باشە بەڕێمە هیوادارین ئافرەت زیاتر بەشدار بی لە خۆ کاندیدکردن و هەتا لە وەزارەتەکانش ئێمە مافمان هەیە لەبەرەوەی کە دەڵێن 50/50 دەبێت ئافرەتیش زیاتر دابندرێ لە وەزارەت و لە پەرلەمان و لە مافی ئافرەتان و دیار بوو دلێتە زۆر پڕ بوو هێش دەستپێکا سلاوام داتە گەلە گوتن ژندبی مافی خۆ هەبیت ژندبی بچە پەرلەمان ژندبی بچە وەزارەتێ باشە تو دخوازی ئەو ژنین کو دەچنە پەرلەمان
چی بکەن بۆ ئەو ژنانەی کە لە دەرەوەن بۆ ئەوەی مافیان نەخورێ هێسانکاریان بۆ بکرێ یاسا لە خزمەتی ئەوان دەبێ زیاتر چی بکەن هیوادارم یعنی کە دەستنە پەرلەمان ئافرەتی ماڵەوەشیان لە بیر بی تو دەنگ بە ژنێک دەدە یان بە پیاوێک دەدە ئەگەر بە ژنێک بدەی لەسەر چ بنەمایەک ئەمن پێم وایە هەموو کەسێک پێویستە دەنگ بدا لەبەر ئەوەی ئەوە مافێکی یعنی مافێکی نیشتیمانی بوون تا ئەگەر دەنگ نەدەی یعنی وجودت خۆت ناسەلمێنی وەگەوە وایەکە نیت بەس ئەم پێم وایە وەکو گەنجەک وەکو گەنجەکی کەس پێویستە دەنگ بە ژن بدەین لەبەر ئەوەی پێگەی ژن لە وڵاتێکی وەک ئێرە بۆ پێویستە نییە کە پێویستە زۆر زیاتر بی لێم پێم وایە پێویستە زیاتر دەنگ بە ژن بدەین کە بە خۆی لە پەرلەمان و بزانام 130 لۆ ژنیە یعنی لۆی هەوڵ بدەین زیاتر لە 30 ژن یعنی لە 130ەکە زیاتر بی لۆی بتوانین مافەکان ژن دەستەبەر بکەن. بەێ خەت و ناسکە ئێستا گوێمان لە دەنگی دووسێ ژن بوو کە ئەوان دەڵێن دەبی ئێمە دەنگ بە ژنان بدەین بۆ ئەوی ڕێژەی ژنان لە پەرلەمان لە ناو سیاسەت زیاد ببێ کە تو بچێ پەرلەمان چی بۆ ئەو ژنانە دەکەی بە تایبەت ئەوانەی لە دەرەوەی سیاسەت و پەرلەمان و دەرەوەی کارن ژنی ماڵانن زیاتر. تاوان پێشچێم زۆر سپاسیان دەکەم ئەو مووقفیان کە ژن دەنگ بە ژن بداتنەوە شتێکی زۆر باشە یعنی ژنگەش بتە ئەو ئاستەی ئەو بیرکردنەوەی کە دەنگدان بە ژن پێویستیەکە ئەگەر ئەمن بتوانم لۆ ژن لۆ گەنج ئەوە لەوانە لەو بەڕێزانەش دویانێنە گەنجن یعنی بتوانم زیاتر هەلی کار برەخسێنم ینی کردنەوەی چەند کارگە و چەند وەکو کارگە ئەو هەموو بەرهەم بروبوومان هەیە ئەمە ئەو بروبوومانە ئەگەر بخەینە کارگەکانەوە چەندین کەس دەتوانانی ئیش لەوێن دەربکات چەندین گەز دەتوانانی کاری تێ بکاتن. خاتونێکم لەگەڵە ناسکە خان خۆی کاندید کردووە بۆ پەرلەمانی کوردستان ئێوە چه ئامانجێکتان هەیە بە ژنێک کە لە ناو پەرلەمان بی سەرەتا هیوە سەرکەوتنی لۆ دەخوازم ئیشاڵە سەرکەوتوو بیتن بتوانی پاڵپشتی هەموو ژنانبی بە دەرەجەیەک دوایی چینەکانی دیکە بەڕاستی ئێمە وەکو ژن داواکاری زۆرە هەموو ژنێک دڵی پڕە توندوتیژی بەرامبەر دەکرێت مافخوراو دەکرێت کوبڵێ کەیسەکانی زۆرە و جێگەی لە حکوومەت لە پەرلەمان و حتا لە کەرتی تایبەتیش جێگەی ئەوە ناکرێتەوە ینی بەڕاستی معقول نییە لە پەرلەمان سێ پیا و یەک ژن بڕوە لەبەر چێ یەک ژن یەک پیاو نەبی هەم قەینا لەبەر چ دوو پیا و یەک ژن نەبیتن و ئێستا لەو هەموو کۆی وەزیری ئێستا هەیە تەنها یەکیان ئافرەتە وین بخۆشمان لەوانەیە بزانین چالاکترین وەزیر دایمەن ئافرەت دەردەچیتن باشە لەو حاڵەتە کە سەداسی لە پەرلەمان ژنە لە ناو وەزیرەکانی حکوومەتی کە بڵین ڕابردوو ئەگەر هەڵبژاردن حکوومەتی تازە پێک بێ یەک وەزیرمان هەیە لە ناو 21 وەزیر دەبێت ژنان چی بکەن بۆ ئەوەی ڕێژەی ژنان لە ناو پەرلەمان و لە ناو سیاست بەگشتی زیاد بکرێ بەڕای تو ینی قسەی تو چییە فکری تو چییە لەسەر ئەمە ژن چی بکەن لە ڕاستیەوە دەکەوتەوە سەر چالاکی ئەو کەسە ئەو ئافرەتە ینی چەند چالاکی زیاتر بیتن چەند داکۆچیکاربی زیاتر لە مافەکانی ژنان چەند زیاتر خۆی هیلاک بکاتن و یارمەتی ئافرەتان بداتن بە دڵنیایی و ئافرەت دەنگ دەداتە ئەو کەسێک کە یارمەتیدایە کە داکۆکاری بووە کە لە هەموو ڕۆکەوە پشتی گرتیە و کێشەکانی لۆ چارەسەر کردی باشە بڕێتە نابی ژن بەخۆی پشتی ژن بێت تا بتوانێت ئەو ڕێژەیە زیاد بکرێت لە ناو پەرلەمان و سیاسەتدا ئەکید ژن پشت پاڵپشتی ژنەکان بکە ئەکید باشترە بەڵام ئێمە پێویستە هەموو لایەک زیاتر پەرەر بدەین بە بواری ژناندا ژنەکان پێشخین ناسکەخان دەنجی هەمومان دەبێت ئیشاڵڵا دەنجی هەموو ژنەکانی کورد کێشەی هەمومان لای ناسکەخان دەبێت ئەو کاتە ئێمە زۆر دڵخۆشین نەک پەرلەمانتانێک هەمویان ژن بێن زیاتر بێ ڕێژەی ژن زیاتر بێت لەبەر ئەوەی پاڵپشتی دەنجی ئێمە ئەو دەنگانەی کە نییە ئەو دەنگانەی کە هەیە و ناتوانێن دەڕێ ببڕین دەتوانین بە هۆی ناسکەخان و کاندیدەکانی کۆ ئەمە دەنجی خۆمان بخینە پەڵەوە بەلی هێژان پشتی دووداچوونەمەیە ڕۆژنەماوانی ئەو درێژەهیا ڕۆژێ حتا وێ دەماکو و ئەستێدامە ومە دیار بوو کو ژن وەکە لە گۆری خواستەکە خۆوەکە پێویست لە یاسا و ڕێنمایان حکوومەتێ یەن هەرێمێ ڕازینینە ئەس لەوێ دەرێ پشتی وێ خەلەکە دوور و درێژ لە خاڵە داویێمە ئەس ژ نامزەتە هێژا دپرسم ئەرێ چما خەڵک دەنگی خۆ بدەنە ناسکەخانێ
ئەمن سبەینێ ئەگەر بچمە پەرلەمان و دەنجی ئەوان دەبم لەوێ دەنجی ژنان و هەموو گەنجان دەبم لەوێن دەر ئەمن ئیش دەکەم لەسەر ژنان بەر زۆر ئەمن نارم تەنیا دەنجی ژنم لە بەگە گەشتمە پەرلەمان بە دەنجی هەموو دەنگ دەرە بەڕێزانەی کە دەنگم پێ بدەن ئەمن داکۆچی کاری سەرسەختی مافەکانی ژان دەبم بە دەرەجەیەک بە تایبەت بە گشتیش هەموو مافی گەنجانی کچ و کوڕ و هەموو لاوان دەبم پشتی ڕۆژێکە دوور و درێژت و بدا چوونە ڕۆژنەماوانی بوومە دەرکەفت کو ژن دخوازن ژن دناو دەست هەڵات و یاسا و گوهرتنا دەستورێدا و نویساندنا دەستورێدا بەشدار بن هەمژی جهەکێوان یە بەرز و بلند و باڵا هەبە ji bo daqûkîkirin ji mafên wan ji bo parastina wan ji her şîr û martalekî jin û helbijartin îrokê jî xate dixwaze hûnên dengder biryarê didin ka hûn dengê xwe bidin kê rojekê din li derekê din kandîdekê din em bi hev rane şad